بابە زۆر برادرین گورە گڵاو نییە وچسە هیچ نییە خاوێنە بەس زیاتر کەیفیان بۆ من دێت چکە لە گچکەی و باوەڕێن بە خۆم بەخێوم کردینە بەخوای لە تەمەنی دە ڕۆژی بینی زۆر جوانکەوی دەبی لە هەولێر گورگ و ماڕ پێکەوەن و هیچ کێشەیەکیان نییە. سڵاوتان لێبێت من کەیفی حەسەن هەرکی بۆ ماوەی نزیک ساڵێکە گەنجێکی شاری هەولێر دەستی بە خێوکردنی گورگ کردووە و ئەوەی جیاوازە کە ئەم گورگەی تێکەڵ بە مەڕ و ماڵات کردووە و هیچ کێشەیەکیان نییە و خواردن و خواردنەوەش پێکەوە دەخۆن و زۆر جاریش یاری پێکەوە دەکەن. دەچمە لای کاکە محەممەد کە ئەم گەنجەیە کە گورگ و مەڕ پێکەوە بە خێو دەکا ئەم چیرۆکەمان بۆ دەگێڕێتەوە و گفتوگۆ لەسەر ئەو بابەتە دەکەین. کاک محەممەد سڵاوت لێبێ لەکێوە دەست بە بەخێوکردنی گورگ و مەڕ پێکەوە زۆر بەخێر بێن خێراتدان دەکەم تقریبان پێشی هەفتەش مانگ پێش ئێستا فکرەی گورگ بەخێوکردن لە هاتیە هەتا ئێستاشی لەگەبی ئەوە فترەی هەژ مانگە لەگەژم ڕایبینم لەگەر حیوان و تێروتا کە ئێستا بە خۆشتان بینیتان زۆر جوان ڕاهاتیە لەگەڵێ ئەگەر لە نزیکەوە هیچ کێشەیەکی نییە لەگەڵ مەڕووماڵات کە ڕای بینی زۆر احتیادیە زۆر جوانیشکەوی دەبی بەس دەبی لە گچکەیەوە لە ناویانبی چۆن ینی مەسەڵەن کە پێشی گچکەیە زوو بینی نەک بابرێن بە گەورەی کە بە خۆتان بینیتان ئێستا هەر بابرێن سەجی بەڕەلاش کە لەگەر مەڕوشتی نەدیدوی پەلاماری دەدا تەبیعاتی وچی گورجیە سەجی بەڕەلا هیچ جار گورگە پەلاماری مەڕووماڵاتی دا لێرە نەخێر پەلامار نادا و بە خۆتان بینیتان چۆن ماڵی دەبێ ئەم گورگە ماڵی دەبی بە گچکەی بهینی لەگەر مەڕەکان ڕایبینی تەمەنی چەند ڕۆژ بێ بەخوای لە تەمەنی دە ڕۆژی بینی زۆر جوانکەوی دەبی خۆی ئەمە تەمەنی چەند بوو کە هێنات ئەوە 2 مانگ ئەوە کەمە گەورە بووی کە هینام کێشەشی نەبوو بەخوای بەس گچکەتربی باشترە چەندی گچکەبی باشتر کەوی دەبی دۆستایەتی گورگ و مرۆڤ چۆنە زۆر باشە ئەو بە خۆتان دەبینی وڵە پێش چاوتانە دەمبینی یاریەکی باشتان دەکرد پێکەوە بەڵێ بابە زۆر برادرین دانێش کەشم هەیە هاینن بابێن و چوەی ماڵی بینی لەگە کامی خۆشترە وەڵاهی لەگەڵی خۆشتە چکەوە زووتر لەکنم بووە لەوە هەندێ باشە ئەی ئەگەر باسی ئەومە بوو هیچ جارێک سەگی بێلانە هێرشی کردوتە سەر ئەم گورگانە نە بەواستەوێت کە بابرێن سەی بێلانە کەمترە لێرە بابرێن کە ئەوانەش لە ئەو شەنە لە ناوسی من کەم بەریان دەدەین ئەگە بەریشاندەم بەخۆم لە دیاریان دەبم قەت تووشی ئەو سوتفەی نەبوویمە ڕۆژانە چەند کاتژمێر لەگەڵ ئەم گورگانە تێکەڵیت هەیە بەخوای ڕۆژانە بەردەوام ینی ڕۆژێ 4-5 جار دێمەکنیان چێ لەوەی خواردنیان دەدەمێ و دێمەکنیان ئەوها دێم گەمانی لەگەڵ کامەی زۆر خۆشە لەگەڵ تو بەڵێ چکە ئیمم بووە لەگە هەمیان بینی خۆشە بەس زیاتر کەیفیان بۆ من دێت چکە لە گچکەی و باوەڕێن بە خۆم بەخێوم کردینە لۆی کەفیان زیاتر بۆ من دێت ئەگەر لەگەڵ مەڕووماڵات ئەگەر مەڕووماڵاتێکی نوێ بێ پەیوەندیان چۆنە سەرەتا وەڵاهی مەڕووماڵاتی نوێ لەوەیە فەرقەچی هەبی چکە ئێستا کە ڤیددیۆم پێ پیشاندان مەڕەکمان هەبوو زۆر برادە بوو لەگەوی ڤیددۆشم پێ پیشانداینەوە ڤیددۆم هەیە زۆر برادرن لەگەی بەس ئێستا کە حیوانەکی نوێ بێ کەمە هەروەستەچی لێک دەکەن وەکو سەگ گڵاو نییە وانە کێشەی نییە لەگەڵ ئەو تایبەتمەندیەشی هەیە گورە گڵاو نییە وچ سەی هیچ نییە خاوێنە کاری پاسەوانیتان بۆ ناکە بەخوای نە وچی سەگ نییە وچ سەگ پاسەوانی ناکە لە ڕووی سەوتەوە سەوتێکی جیاوازی هەیە جیاوازە بەڵێ شەوان ئەم دەنگەی لێوە دێ بەڵێ یەکیان ئەوەی کە لەوەی گەورەترە ئەو سەوتە لێوە دێتن چ خواردنێک دەخوات چ خواردنێکی پێ دێ ڕۆژانە وەڵا ڕۆژانە گۆشتە با بڵێن هێز کوشتیوالەیە شیوش دەخۆن هەم شتێکی دەخۆن زۆر سپاس بەو کاتێک زۆر بەخێر بێن زۆر بەخێر بێن بەڵێ بینەرانی پایتەخت میدیا ئەوەی دەیبینن ئەمە گورگە لە شاری هەولێر
کاکە محەممەد گەنجێکە نزیک ساڵێکە دەستی بە خێوکردنی گورگ و مەڕووماڵات کردووە. ئەو گورگ و مەڕووماڵاتە پێکەوە خواردن و خواردنەوە دەخۆن و زۆر جار یاری پێکەوە دەکەن وەکو زۆر جار قسەیەک هەبوو دەیانگوت کە هەر کاتێک گورگ و مەڕ پێکەوە بن ئەمە ئەم ناوچەیە ئەمن و ئاسایشێکی یەکجار زۆری هەیە. بۆیە ئەو پێکەوە بوونی گورگ و مەڕ ئەوە دەسەلمێنێت کە ئەمن و ئاسایشی ئەم ناوچەیە یاخود ئەم شارە زۆر زۆر باشە و ئەمن و ئاسایشێکی یەکجار زۆرە کە بەهۆیەوە دەیبینین کە گورگ و مەڕ پێکەوە.